گەورەترین هۆکارەکانی چوونە بەهەشت و چوونە دۆزەخ. ئینسانی موسڵمان پێویستە پرسیار کات و هەوڵ بدات بۆ ئەوەی بزانێت بە چ شتێک دەچێتە ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار کردوویەتە شوێنی کۆتایی ئیمانداران و بە چ صیفاتێکیش تووشی ئەو ئاگرە دەبێت کە پەروەردگار دایناوە بۆ بێباوەڕ و خراپەکاران بۆ ئەوەی خۆی لێ بەدوور بگرێت. هەموو عاقڵێک دەبینێت ڕۆژانە لە دەور و پشتی خەڵکانێک کۆتایی بە ژیانیان دێ و دەمرن، خەڵکانێک نەخۆش دەکەون و چاوەڕێی مردنیان لێ دەکرێت، خەڵکانێک تووشی حادیسەیەک دەبن و گیان لە دەست دەدەن، مناڵە و دەبێتە گەنج و گەنج و دەبێتە پیر و کۆتایی بەرەو مردن دەڕوات. کەواتە مرۆڤی عاقڵ تێدەگا کە ئەم ژیانە کۆتا ژیان نییە و ژیانی دنیا هەموو شتێک نییە، بەڵکو پێویستە کار بۆ ئەو ژیانە نەبڕاوەیە بکەین کە یا لە بەهەشتدایە یاخود لە دۆزەخدا. چۆن بزانین ڕێگای بەهەشتمان گرتوۆتە بەر یاخود ڕێگای دۆزەخ؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کۆمەڵێ هاوڵی بەرز و بەڕێزی لە دەورە بوون، هەموو ئەو پرسیارانەی کە بە مێشتی من و تۆدا دێ و گرنگن بۆ ژیانی ڕۆژانەمان و بۆ دوا ڕۆژمان لە پێغەمبەری خوایان کردو عەلەیهی السەڵات وەسەلام و وەڵامەکەیان بۆ ئێمە وەرگرتووە. من و تۆ لە سەردەمی پێغەمبەر نین عەلەیهی السەڵات وەسەلام کە ئێستا ئەو پرسیارەی لێ بکەین: ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بەچی دەچینە بەهەشت؟ و ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چ شتێکە بەرەو دۆزەخ دەمان بە؟ بەڵام پێش من و تۆ ئەو پرسیارەی لێکرا وەڵامی دایەوە. ئیمامی ترمذی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ بۆمان دەجێڕێتەوە لە ئەبوو هورەیرەوە دەفەرمێ: سئل رسول الله صلى الله عليه وعلى آله وسلم عن أكثر ما يدخل الناس الجنة. پرسیار لە پێغەمبەر کرا عەلەیهی السەڵات وەسەلام زۆرترین هۆکارێک سەبەبێک کە خەڵکی بۆ بەهەشت بەرێت چییە؟ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، یعنی چ ڕێگایەکە کە بەڕاستی شاڕێگەیە ئینسان بچێتە سەری بەرەو بەهەشت دەیبا، کامەیە؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە وەڵامی ئەو پرسیارەدا فەرمووی: تەقوى الله وحسن الخلق. زۆرترین شتێک کە خەڵک بەرێتە بەهەشتەوە ئەم دوو خەسڵەتەیە کە لە مرۆڤدا هەبێت. یەکەمیان تەقوى الله، تەقوای خوا، دووەمیان حسن الخلق، ڕەوشجوانی. ئەگەر ورد بینەوە لەم دوو صیفەتە بۆمان دەردەکەوێت تەقوای خوای پەروەردگار بۆ باشکردنی پەیوەندی و عیلاقەی من و تۆیە لەگەڵ خوای پەروەردگارمان. کە تەقوادار بی عیلاقەت لەگەڵ خوا باش دەبێت، پەیوەندیت لەگەڵ پەروەردگار پتە دەبێت، ئەو کاتە پەروەردگار خۆشی دەبێت، پشتیوانت دەبێت، لەگەڵت دەبێت لە دنیا و لە دوا ڕۆژتدا. حسن الخلق ئەمەیان جوانکردن و پتەوکردنی پەیوەندی نێوان خۆت و مەخلووقە. ئەی تەقوامان هەبێ ئەوە لەگەڵ خوا عیلاقەمان باش دەبێ. ئەی چۆن لەگەڵ عەبدەکانی خوا هەڵس و کەوت کەین؟ حسن الخلق وخالق الناس بخلق حسن، هەڵس و کەوت لەگەڵ خەڵک کە بە ڕەوشتێکی جوان. ئێستا بابین دوای ئەوەی کە زانیمان کاتێک تۆ دەچیتە بەهەشتەوە ئەم دوو پەیوەندی و عیلاقەیەت بەهەش بێت. یەکەمیان پەیوەندیت لەگەڵ پەروەردگارت کە دروستی کردویت، دووهەمیان پەیوەندیت لەگەڵ عەبدەکانی خوا کە لەگەڵ تۆ دەژین لەسەر ئەم زەویە. تەقوای خوای پەروەردگار چییە بەڕێزەکانم؟ تەقوای خوای پەروەردگار تەقوا لە ویقایەوە هاتۆ. ویقایە یعنی خۆ پارێزی، خۆت بپارێزی لە تووڕەبوونی خوا،
خۆت بپارێزی لە ناڕەزایی خوا، خۆت بپارێزی لە عقوبە و سزای خوا. بەچی خۆم بپارێزم؟ بەوە خۆت بپارێزە با خوای پەروەردگار لە شوێنێک و بە شێوازێک تۆ نەبینێ کە پێی ناخۆشە، و با لەو شوێنانەش تۆ غایب نەبیت کە خوا پێی خۆشە لەوێ بووی ئەمری پێکردویت. ئەلا یەجیدک حەیث نەهاک وألا يفتقدك حيث أمرك. أو شوێنەی کە پێی ناخۆشە و لێی حرام کردووی، یا ئەو شتێک کە لە تۆی حرام کردووە با خوای گەورە لەو شوێنە نەتبینێ تووڕەتە بێت. و ئەو شوێنەش کە فەرمانی پێکردووی و ئەو حاڵەتەش کە پێی خۆشە تۆ وابی غایب مەبە لەوێ، لەو شوێنە بە و بەو شێوازە بە کە خوای گەورە دەیەوێت. بە کوردی و بە کورتی با تۆ ئەو کارە بکەی کە خوا پێی خۆشە و لەو کارە دوورکەویتەوە کە خوا پێی ناخۆشە. بێگومان براکانم زۆر بەمان لەو مەوزوعە لەوانەیە غەڵەت حاڵی بین، بڵین کەواتە مرۆڤ پێویستە ببێ بە ئالەتێک بەدەست خوای پەروەردگارەوە. خوای پەروەردگار دەیەوێت تۆ لە مزگەوت بی نەک لە مەلهایەک بیت. بەڵام بۆچی وایە؟ نازانم بۆچی وایە. ئەی خوای پەروەردگار بۆچی خۆشیەکانی دنیامان لێ مەنع دەکەیت؟ بۆچی وامان لە دەکەی ئێمە لە مزگەوت بین، لە شوێنی باش بین؟ بۆچی؟ یعنی آية هل لحاجة الله عز وجل لهذا الأمر أم لحاجتنا إلى هذا الأمر؟ آية پروردگار من پێویستی بەوەیە من و تۆ لە مزگەوت بین نەک لە مەلها بین؟ آية پەروەردگار من پێویستی بەوەیە من و تۆ ڕازگۆ بین نەک درۆزن بین؟ آية پەروەردگار من پێویستی بەوەیە ئێمە دەستپاک بین نەک دز بین؟ آية رب العالمين محتاجی ئەوەیە تۆ داوێن پاک بی نەک داوێن پیس و زیناکار بی؟ ئایا پەروەردگارە سوود لەوە دەبینێت تۆ قورئان بخوێنیتەوە گوێ لە قسەی باش بگری نەک گوێ لە گۆرانی و مۆسیقا و شتی خراپ و حرام بگری؟ نا، هیچی بۆ پەروەردگار نییە، هەمووی بۆ خۆتە برای مسلمان، هەمووی بۆ خۆتە. والله چەند جار نمونە بەوە دێنینەوە چۆن درەختێک پێویستی بە ئاودانە کە ئاوتدا گەشە دەکات. خوای گەورە وا دروستی کردو ئەو درەختە بە ئاو گەشە دەکات، بە ئاو گەشە دەکات. بەڵام کە تۆ بچووی نەوتت کردە ژێری دەیکوژی دەیسووتێنیت، وشتی دەکەیت. ئەو خوای ڕووەکەکەی دروست کردو و ئاوی بۆ داناوە، ئەویشە من و تۆی دروست کردو و عیبادەتی بۆ داناوین. ئەی عەبدەکانم، ئێوە بە عیبادەتکردنی من وەکو درەختەکە گەشە دەکەن، ئاسوودە دەبن، ژیانتان خۆش دەبێت لە دنیا و لە قیامەتدا. بۆ من و تۆیە. دەزانی کە کەسێکی ڕازگۆ بی لە ناو خەڵک چەند شیرینی، لە ناو خەڵک چەند هەیبەتت هەیە و سامت هەیە، ڕێزت هەیە و حرمەتت هەیە. ئەی دەزانی کە درۆزن بی زۆر بێ ڕێز و بێ حرمەتیت؟ دەزانی کە دەستپاک بیت خۆشەویستیت، کە دز و خیانەتکار بی مەبغوض و ناخۆشەویستیت؟ هەمووی بۆ تۆ برای مسلمان، حچی بۆ خوای پەروەردگار نییە. یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله. ئەی خەڵکینە، ئێوە فەقیر و محتاجی خوان، خوای گەورە غەنیە، بێپێویستە، دەوڵەمەندە، ئیشی بە عیبادەتی من و تۆ نییە. لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أتقى قلب رجل واحد منكم ما زاد ذلك في ملك شيئا. پەروەردگار دەفەرمێ کە هەمووتان وەکو بە تەقواترین کەستان بن، ئەگەر هەمومان وەکو پێغەمبەری خوا بین عليه الصلاة والسلام لە عیبادەت و تەقوادارێتیدا، هیچ لە مڵکی خوا زیاد ناکە. ولو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أفجر قلب رجل واحد منكم ما نقص ذلك من ملك شيئا. أي أجر همو ما نوكو إبليس بين هيج لملك خوا كمناك، بس خو ما زرر دكي، خود زرر دكي إبراهيم مسلمان. للذين أحسنوا في هذه الدنيا حسنة. كتو باش بهر لجياني دنيا خواي جورا باشي دينة الرقات ضلت آسو دبي جيانة خوش دبي مرتاح دبي لخود رازي دبي نەک لە خۆت بایی بی، لە خۆت ڕازی دەبی، دڵت بە خۆت خۆشە، کەسێکی ڕازگۆی، دەستپاچی، داوێنپاچی، ئیمانداری، بەڕەوشتی، چاکەکاری، دووری لە خراپە، دووری لە زوڵم، دووری لە هەموو ناشیرنیەک. کەس ناتوانێت
کەسی چاک ناتوانێت خۆشتی نەوێت، هەموو کەسێکی باش تۆی خۆش دەوێت، چەندێک دڵت خۆشە. کەواتە تەقوای خوا برای بەڕێزم، کە بە تەقوای خوا تۆ کەسێکی باش دەبی لای خوا و نیوەی ڕێگای بەهەشتت گرتە بەر، بریتیە لەوەی کە تۆ ئەوەی کە خوا پێی خۆشە بیکەی و فەرمانی پێکردووی، ئەوەش کە پەروەردگار پێی ناخۆشە لێی دوورکەویتەوە. اینجا ئێستا فەحسی خۆت کە، ئیمتیحانێکی خۆت کە زەحمەت نەبێ. ئایا تۆ ئەو کەسەی لەو شوێنانە نابینرێی کە خوا پێی ناخۆشە و بەو حاڵەت و کردارەوە نابینرێی کە خوا ڕقی لێیە و لەو شوێنانەیت کە خوا پێی خۆشە و ئەو کارە دەکەی کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووی، کەوا بوویت نیوەی ڕێگات بڕی برای مسلمان. وەکو لە حادیسەکە داهاتوو. نیوەی دووەممان بریتیە لە حسن الخلق. ئیسلامەتی بەس ئەوە نییە من لەگەڵ خوا باش بم، عیلاقەم باش بێت. ئیسلامەتی هەرەوە نییە نوێشکەین و ڕۆژوو بگرین، زەکات بدەین و حەجکەین، زیکری خوا بکەین و قورئان بخوێنین. نا، ئیسلامەتی ئەی تۆ لەگەڵ خەڵک چۆن مامەڵە دەکەی؟ لەگەڵ گەورە، لەگەڵ بچووک، لەگەڵ خزم، لەگەڵ بێگانە، لەگەڵ کافر، لەگەڵ جوولەکە، لەگەڵ گاور چۆن مامەڵە دەکەیت؟ بە ڕەوشتێکی جوان، یا بە خیانەتکاری و درۆکردن و زوڵمکردن و بێوەفایی و بێوەعدی لەگەڵیان و چۆن مامەڵە دەکەیت؟ حسن الخلق. پێویستە بە ڕەوشتی جوان مامەڵەکەی کە تۆ ڕێگای بەهەشتت دەوێ بیگریتە بەر. ڕەوشت جوانی لەگەڵ خەڵق، کەمترین دەرەجەی ڕەوشت جوانی لەگەڵ خەڵق کەف الأذى عن أذيتهم، ئەوەی ئەزیەتی خەڵک نەدەیکات. بچووکترین دەرەجە کە پێویستە تێتدا هەبێ بۆی ڕەوشتت لەگەڵ خەڵک جوان بێ، خەڵک ئەزیەت مەدە براکەم، با خەڵک لە دەست و لە زمانت سەلامت بێ، هیچت نەکردووە، ها وا مەزانشتی زۆرت کردووە. جارێ نزمترین دەرەجەیە ئەن یەسلەمە الناس من لیسانیک ومن یەدیک، خەڵک لە دەستت لە زمانت سەلامت بێ. جا عەجیب لە چیدایە براکانم؟ خەڵکی وا هەیە، مسلمانی وا هەیە $1 ملیار لەبەردەستی دانێت دینارێ خیانەت ناکە. کاکە من چۆن ماڵی خەڵک دەخۆم؟ بۆ من دزم؟ بۆ من خیانەتکارم نایکە. جوانترین ئافرەت بخە بەردەستی بەخوا زینا ناکە. بەڵام ئاگای لە خۆینی ئەم زمانەی بەرەڵا کردووە، غەیبەتکردن، بوهتانکردن، نەمیمەکردن، دووزبانی، قسەکردن بە خەڵک، ئاگای لە خۆی نییە، نازانێ زمانی چی پێ کردووە. بۆیە براکەم نزمترین دەرەجەی حسن الخلق مع الناس أن يسلم الناس من لسانك ويدك، خلق لدست زمان سلامت به. أي برسترين أعلى درجة حسن الخلق مع الناس بذل المعروف وبذل الندى، الإحسان إلى الناس. برسترين بلاي تشاكا لقى الخلق أو يكتو تشاكا لقى كي روج برزي لقى الخلق أو يكتو تشاكا لقى الخلق دك هزدك إلى شوينك دو براي مسلمان بينيان يدشي إصلاح ذاتي بين دكي، أي خلق الحسن أويا ما دام أمدو براي بينيان بابشم إصلاح ذاتي بيني أم كم دزانيت مسلمانك محتاج وتو إمكانية بروي هرمتي بدا حسن الخلق ويتو تشاكا لقى الخلق كي الكلمة الطيبة صدقة قصيتي خير دكي كواتا برزا كان حسن الخلق لچندان فرمودي پیغمبر دعتو عليه الصلاة والسلام. پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمي إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. فرمي لهموتان خوش ويستر بلاي منوا ولهموتان منزلكي نزيكتر لمنوا ولا بهاشت أوتانا روشتي لهموتان جوانترا، نيفرمو أوتانا نويشي لهموتان زياترا. تا روشت برستر بلاي پیغمبري خوا خوش ويستري عليه الصلاة والسلام وشويند لبهاشت لو نزيكترا. لفرمودي اشتر دا پیغمبري خوا عليه الصلاة والسلام فرموي أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا. لهمو إيمان داران إيمان تواوتر أويك أخلاقي تواوتر. فمن فاقك في الأدب فقد فاقك في الإيمان والإسلام. أويك لأدب دا بيشت كوتوتوا، للروش جواني دا بيشت كوتوتوا، بخوال دين داري دا بيشت كوتوتوا. مالا جاخو ما تشيا من نوێژم زیاترە، من قورئان خوێندنم زیاترە، ئەم حسنی خولوقی لە تۆ زیاترە لە پێش تۆیە. جا تۆ هەر ڕۆژی سنت بگرە و نوێژی سنت بکە. بۆیە پێغمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی إن الرجل ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم. ئینسان بەهۆی ڕەوشتە جوانەکەی دەگاتە پلەی بەرزی ئەو کەسەی
شەوانە خەریکی شەو نوێژە و بە ڕۆژیش خەریکی ڕۆژی سنەتە تۆ ئەوانت نییە بەڵام بەهۆی حوسنی خولقت گەیشتیتە ئەوان بۆی پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئیسلام و چاکەی هەموو لە حوسنی خولقدا کۆ کردوتەوە فەرمووی البر حسن الخلق چاکە چییە؟ چاکە حسن الخلق ڕەوش جوانیە ئینسان ڕەوشتی جوان بێت کەواتە برای مسلمان دەتەوێت بچیتە بەهەشتەوە پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئامۆژگاری کردین ئەم دوو شتەمان تێدا بێت تەقوى الله ئەمە لەگەڵ خوا وحسن الخلق مع عباد الله لەگەڵ عەبدەکانی خوا حتى لەگەڵ كافر لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تقسطوا إليه پەروەردگار ڕێگریمان لێ ناکە ئەی مسلمانان ئەگەر ئێمە دادپەروەر و چاکەکاریش بین لەگەڵ کافرێک کە دژایەتیمان ناکە لەسەر دینەکەمان و لە ماڵی خۆمان دەرمان ناکە نە زوڵم دەکا نە دژایەتیت دەکا کافرێکە کاکە و لەسەر دینی خۆی ماوەتەوە گاورە هەرچی هەیە پەروەردگار ڕێگری لە تۆ ناکە ڕەوشت جوان بێ بەرامبەر ئەویش چ جای ئەوەی ڕەوشت جوان بێ لەگەڵ مسلمانێک بۆیە ئیبن القەیم ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ عنوان فلاح المرء وسعادته حسن أدبه حسن أدب المرء عنوان فلاحه وسعادته أدب جواني وروج جواني إنسان نشاني سركوتن سرفرازيتي بختوريتي وسوء خلق الإنسان عنوان شقاوته وهلاكه وهر كسيك روشتي جوان نبو أو نشاني أو كسي تيتشو كوتاي بهاتوا بو چونك أوي تو دبات بهشتوا حسن الخلق روش جوانية أوشتو برو دوزخ دبا بدر روشتي أخوا بنامان ده اللهم حسن خلقنا واهدنا لأحسن الأخلاق والأعمال واصرف عنا سيئها يا رب العالمين والحمد لله الحمد لله والصلاة والسلام على رسول الله بشي يكمي فرمودەکەمان تەواو کرد پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام پرسیاری لێکرا چ شتێک زۆرترین هۆکارە بۆ ئەوەی خەڵک بەرێتە بەهەشتەوە فەرمووی تەقوا و حوسنی خولق کە فما استجلب خير الدنيا والآخرة بمثل حسن الأدب وما استجلب حرمانهما بمثل سوء الأدب حسنی ئەدەب ئینسان دەباتە پێشەوە ڕەوش جوانی ئێستا پرسیاری دووەم لە پێغمبەری خوا دەکرێ عەلەیهی سڵاو وسەلام يا رسول الله ما أكثر ما يدخل الناس النار أي پیغمبری خوا علیه الصلاة والسلام زۆرترین هۆکارێک کە خەڵک دەباتە دۆزەخەوە چییە؟ چ شتێک کە خەڵک دەخاتە دۆزەخەوە؟ زۆرترین هۆکار أعظم أسباب الشقاوة ما هي؟ پیغمبری خوا علیه الصلاة والسلام قال الفم والفرج دوشت دم وعورة إنسان دمت عورتت ئەو دوشتانەیە کە قوڕ بە سەرسەری خاوەنەکەی دەکا و بەرەو دۆزەخی دەبات بۆچی فەم دەم بۆچی یعنی دەمی ئینسان ئەی خوای گەورە دەمی بۆ دروست کردوین دەڵێن نە مەبەست لە گۆشتەکە نییە ئەو دەمەی کە تۆ هاتەو ددانی تایە و زمانێکی تێدایە نە ئەوەی کە بەو دەمە دەیڵێیت و ئەوەی بەو دەمە دەیخۆیت بەو دەمەی خۆت چ دەڵێیت قسەی حەق دەکەیت من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت آية لو كسانيك قصي خيرت هبو ديليك قصي خيرت نبو بيدنك دبيد يا لو كسانيك دمت ناوستيت الثرثارون المتفيقون هندي كسي الثرثار زور بله دمي ناوستيت لهمو مجلسك دا ونبي قصي خيرك هردله ماشي إنسان كازدك إيكاك توزي الرحم بخودك هەرچی هاتە سەردەمت مەیڵێ کە قسەیەکی خێرت پێ بیڵێ کە قسەی خێرت پێ نییە ڕێگە بدە کەسێ قسەیەکی خێر بکات بۆیە الفم ماذا نتكلم بأفواهنا هل ننطق خيرا أم شرا ئایا قسەی خێر دەکەین ئیسلاحی ذاتی بەین دەکەین قسەی باش دەکەین ذکری خوا دەکەین قورئانی پێ دەخوێنینەوە بەدەممان و ئەمر بە چاکە دەکەین نەهی لە منکەر دەکەین دعوە إلى الله دەکەی بەدەمت چی یەکەیت ئەگەر خێرە خەمت نەبێ بەهۆی ئەوەوە تۆ بەرەو بەهەشتی ئینشاء الله بەڵام ئەگەر بەداخەوە لە جیاتی قسەی خێر غەیبەت و بۆهتان و درۆکردن و جنێودان و هەتکردنی خەڵک و ئەو جۆرەشتانە بوو ئەوە دڵنیا بە ئەم زمانت بۆ جەهەنەم دەدبات پێغمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام
یەکێ لە سەحابە پرسیاری لێ دەکا عن رأس الأمر وعمود الإسلام وسنامه ئەم دینی ئێمە ئەساسەکەی چییە؟ ئایا کۆڵەکەکەی چییە؟ ئایا قیممەولوتکەی ئیسلامەتیمان چییە؟ دوای ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئەوەلا ئەدولك على میلاک ذلك كله پێت نەڵێم شتێک هەموویت بۆ کۆ دەکاتەوە ئیسلامەتی؟ قال بلى يا رسول الله. قال أمسك عليك هذا كف عليك هذا وأشار إلى لسانه. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی بە زمانت بگرە تۆ کەسێکی باشت لێ دەردەچێت، زمانت بگرە. صحابك رضي خوالي بفرمي أو نحن مؤاخذون بما نتكلم به بألسنتنا يا رسول الله بو إما أوي بدم ديالين محاسبة دكري لسري قصة كردنجي محاسبة لسرا يا هر إنسان دزيب كاو زيناب كاو ربا بخوا وقتل كاو كفر كا بو أوي كبدمج ديالين محاسبة دكرين لسري في غنبري إخوة عليه الصلاة والسلام فرمي ثكلتك أمك يا معاذ وهل يكب الناس على مناخرهم إلا حصائد ألسنتهم. أي معاذ أو دليشيتو بروج قيامت خلشي بسر رخصار ودموچاوي عند الرادة شيشرين وفرد درينا ناو جهنم إلا بهوي برهمي زمان يا نبت أويك خلق بهوي والرادة شيشرين لسر رخصاري وفرد درينا ناو جهنم بريتي له زمان تبقرا كاك زمان تبقرا أو زمان بر الله مكا دوم آفة بلاي دم چی پیاده دەچێتە ژوورەوە؟ أم من الطيبات والحلال أم من الخبائث والحرام؟ چ شتێک بەدەمی تۆ دەچێتە ژوورەوە، پاک یا پیس، حەڵاڵ یا حەرام؟ دەبێ ئاگا لەو بێ براکە. بۆیە ئینسان بەس بۆی ورجی خۆی و مناڵی پڕکە ئامادەیە ڕیبا دەکات، سوو ئامادەیە فێڵ دەکات، غەش دەکات لە معاملاتدا، درۆی لەسەر دەکات، سوێندی درۆی لەسەر دەخوا و غەشی تیادا دەکات، نازانێ ئەوە بەرەو جەهەنەم دەیبات، نازانێ هەر گۆشتێک بە حەرام پێ بگا لە لاشەی تۆدا فەالنار ئەولا بێ، ئەو گۆشتەی تۆ دەبێ بە ئاگر بسووتێ ڕۆژی قیامەت خوا پەناماندا. بۆیە بە ئاگامان لە دەممان بێت چی پێ دەڵێین و چی پێ دەخۆین. دووهەم شت ئەلفەرج، سەبەبی دووەمی چوونە دۆزەخ بریتێ لە عەورەتی ئینسان. بێگومان پەروەردگارمان شەهوەتی لە ئینساندا دروست کردووە، لە ئاژەڵیشدا دروستی کردووە و بوونی شەهوەت لە مرۆڤدا شتێکی نامەقبوڵ و نامەعقوڵ نییە و شتێکی خراپ نییە براکەم، بەڵام لە ڕێڕەوی خۆیدا سەرفیکەی لە حەڵاڵدا نەک لە حەرام. و پەروەردگاریش هەر دەرگایەکی حەرامی لێدا خستووی لە بەرامبەردا دەرگای حەڵاڵی بۆ کردوویتەوە. گەنجمان هەیە ئەمڕۆ ژن ناهێنێت، تەمەنی بوو بە 30 ساڵ، بوو بە 35 ساڵ، بوو بە 40 ساڵ، کاکە بۆ ژن نایەنی براکە؟ بۆ؟ وەڵڵا مامۆستا تاقەتی مەسئولیەتم نییە. ئەی جەنابەت زۆر بە شەریفی دانیشتوویت یا هەر چەند مانگە و لەگەڵ ئافرەتێک ڕادەبوێریت؟ طبعا إلا من رحم الله. چی داوە لەوەی خۆی بە ئافرەتێکەوە ببەستێتەوە؟ تەواو یەک ئافرەت هەڵسم دانیشم بخەوم بڕۆمە دەرەوە بێمە ژوورە یەک ئافرەت ببینم، ئەمە چییە؟ نا، من لە جیاتیەوەی خۆم بەستمەوە بە ژنێکی حەڵاڵ هەر ڕۆژەی لەگەڵ ژنێکی حەرام ڕادەبێرێت. ئەوەی دەوێت نازانێ ئەوە بەرەو جەهەنەم دەیبات. بۆچی زۆرێک لە گەنج ئەمڕۆ ژن ناهێنێت؟ بەڵێ لەوەی هەندێک سەبەب مارەیی بێ، وەزعی مەعیشەت و اقتصادی بێ، بەڵام ئێستا نا، سەبەبە گەورەکەوە نییە براکەم، سەبەبە گەورەکەوەیە مۆبایلەکە وای لێ کرد کە ژنهێنانیی ڕابواردن دەرگای ڕابواردنی بۆ کراوەتەوە، خەریکی ڕابواردنە. پەروەردگار وتمان دەرگای حەڵاڵی لێ کرد. براکەم هاوسەرێکی پاک و باشت هەبێت چاکترە. بەخوا من قەناعەت ناکەم بە ژنێک بیکە دوان، خوای گەورە بۆی حەڵال کردووی، بیکە سێ بیکە چوار. بزانە پەروەردگار چی بۆ کردوویت، بۆی حەڵال کردووی براکەم. نەوەڵا تاقەتی ئەوم نییە، خەریکی حەرامە. بۆی براکەم ئەوەی کە ئینسان دەخاتە دۆزەخەوە ئەلفەرج، شەهوەتت ئەو عەورەتت لە چیدا سەرفی دەکەی، لە ڕێگەیەکی حەڵاڵ یا لە ڕێگەیەکی حەرام. بۆی زۆر جاریش ژنان دەبن بە هۆکاری ئەوی پیاوەکانیان تووشی فاحیشە و زینا و خراپە بن. دەزانێت پیاوەکەی ئیکتیفا ناکە بەو ژنە، لەوەی ژنان ئێستا زۆر پێیان ناخۆشەم قسەیە، پێت خۆش بێ ناخۆش بێت دینی خوایە خوشتی من، لە ئیمانەکەت بترسە،
بەڵێ پیاوانیش با لەخوا بترسن کە مافی ژنێکیان نەداوە و توانای ژنی دووەمینی حرامە لەسەرت بکەیتە دوو، حرامە لەسەرت. بەڵام کە توانای هەیە و ئیمکانیەتی هەیە و لەخوا ترسە، خوشتی بەڕێز ڕێگای لێ مەگرە. مەڵێ من لە نوێژدا موسڵمانم بەڵام لەم مەوزوعەدا موسڵمان نیم، من بێدینم علمانیم. كثرة الخليلات وليس تعدد الحليلات. قەینا مێردەکەم ئیزنم داوە هەر ڕۆژەی لەگەڵ ژنێک بێ، بەڵام ئیزنی نادەم ژنی ترم بەسەر بێنێ. ئێوە خۆشت و مێردەکەشت تووشی جەهەنەم دەکەیت، خوا پەناماندا. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی من يضمن لي ما بين لحييه وما بين فخذيه أضمن له الجنة. هەر کەسێک ئەو دوو شوێنم بۆ زەبت کە تووشی حرام نەبێت، دەمی و عەوڕەتی، ئەو من زەمانی بەهەشتی بۆ دەکەم، زەمانی بەهەشتی بۆ دەکەم. بەڵام ئینسان کە دەمی بەرەڵا کرد و عەوڕەتی بەرەڵا کرد، نە تەقوای خوای دەمێنێت، نە حسنی خولوقیشی دەمێنێت لەگەڵ عەبدەکانی خوا، کەواتە شایستەی بەهەشت نابێ، بەڵکو مستحەقی جەهەنەم دەبێ، خوا پەنامەندا. خوای پەروەردگار بۆ خاتی ناوجوانەکانت، صفاتە بەرزەکانت ڕەحممان پێ بکەیت، ئەسبابی چوونە بەهەشت لە ئێمەدا بێتە جێ بە جوانتری